شەوتان باش بینەرانی بەڕێز هەرو جۆرەی کە پێشتریش ئاگادارتان کردبووین ئەم بەرنامەی ئاوردانەوەیە کە لەسەر هەواڵە گرنگەکانی جیهان ئێران و کوردستان لەم بەرنامەیەش کە یەکەم بەرنامەیە پێشکەشتانی دەکەین ئاوڕێک دەدەینەوە لە بارودۆخی یەمەن لەگەڵ بەڕێز جەلیلی ئازادی خواست کاک جەلیل بەخێر بێت زۆر سپاس و سپاس بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤیش کاک جەلیل وەکو یەکەم پرسیار لە خزمەتان ئەگەر ئاراستی بکەم ئێران پێشتر حاشای دەکرد کە دەستێوەردان لە کاروباری یەمەن ناکە هەر بۆ جۆرەی کە دەستێوەردان لە کاروباری وڵاتەکانی دیکە ناکە بەڵام ئێستا هەرو جۆرەی کە دوێنێ ئاگادار بووینەوە دوو پاسداری ئێرانیان لە یەمەن گرتووە ڕاتان چیە لەسەرەوە قسەی ئەوەی کە ئێران بیسەلمێنێ کە لە یەمەن دەستێوەردان دەکایە دەستێوەردانە ناکا بەڕاستی بەسراوە بەوە نییە کە دوێنێ دوو چەکداری ئێرانی یا دوو پاسداری ئێرانی لە یەمەن گیراوە لە ڕاستیدا پێشینەی دەستێوەردانەکانی ئێران لە یەمەن زۆر کۆنترلەوەیە هەموو دەزانین کە حوسیەکانی یەمەن بە ڕەهبەری حوسێن بەدرالدین الحوسی بزوتنەوەیەکیان هەبووان بزوتنەوەانە ڕاستەشیان بەڵام شیعەی زەیدین لە ساڵەکانی 1360دا حسین بەدرالدین خۆی و کوڕەکەی داوەت دەکرێن بۆ ئێران و دەچنە قوم ساڵهای ساڵ لەوێ دەمێننەوە لەگەڵ خومێنی ملاقات دەکا و دەبێت بە یەکێک لە موریدەکانی ئایەتوڵڵا خومێنی و بە جۆرێک خۆیان ئیدعای ئەوە دەکەن کە ئاسان زەیدیەکانی لە یەمەن کۆ کردوێتەوە نزیکی کردوونەتەوە لە فقی جعفەری و بە جۆرێک هەتا خەریکی دینەکەشیان لێسێننەوە سابقی دەخاڵەتکردنەکانی ئێران لە یەمەن و لە وڵاتانی کە کەمایەتی و ئەقلیەتای دینی و غێری دینیان تێدایە بۆ دەستوەردان لە کاروباری وڵاتان زۆر بەرچاوە ئەمە نوکتەی ئەوڵی کە هەر ئەسڵان لە بنەماوە پێکهێنانی ئەو حرەکەتە حوسیەوە بردننی بەدرالدین حوسی بۆ حسین بەدرالدین بۆ قوم و پەروەرشکردنی لە ڕووی ئیسلامیەوە و دیراری لەگەڵ ئایەتوڵڵا خومێنی خۆی و کوڕەکەی ئەمە گەورەترین فاکتەرە بۆ ئەوەی کە ئەسڵان نووسەرانی جمهوری ئیسلامی و سیاسی کارەکانیان و سپای پاسداران ئەوانە ژستێک کە دەیگرن دەڵێن چاکی زێدیەکانی یەمەن ئەوەیە کە لە فقی جعفەری نزیک بوونەتەوە ئەمە لەژێر کاریگەری انقلابی ئەمە و ڕەهبەری خومێنی بووە لەبەرەوە ئینکارکردنیان بێجێیەوە لە جگەی خۆی دانیە لە ڕووی فکری و سیاسی و ئەمان تیاریان کردوون لە ڕووی چەکداری و تەسلیحاتی و تەکنۆلۆژیشەوە زۆر مەشهورەوە زۆر دیارە کە حوسیەکان ئەسڵان ئێران یارمەتی داون و ئێران کۆمێکی پێداون و ئێران دەیدا بەردەوام ئەوە دوو پاسدارش کە دوێنێ لە لایەن خەڵکەوە لە یەمەن گیراون نمونەیەکی ترە دەستێوەردانەکانی ئێران لە یەمەندا بەڵگە زۆر ینی بەڵگەکانەوە نین کە ئێران بتوانێت حەشای لێ بکە باشە بۆچی لە هەر شوێنێک ئەگەر شیعەیەک هەبێ لە ئەو وڵاتانەی ئیسلامی زۆر بە ئاشکرا دەست ئەچێ بەرەو لای ئێران و ئاماژە بە ئێران نەکرێت ئەگەر ئاژاوەیەک هەبێ لەو شوێنانە خۆی لە ڕاستیە کۆمەڵی شت هەیە بە خوێندنەی دیاردەکان دەبێت ئەمە ڕەچای بکەین بە تایبەتی لە یەمەندا یەمەن وڵاتێکی هەژارە هێمن وڵاتی کە ژێرخانی ئابووری تۆکمە و بەرفراوانی نییە داهات و درامەدێکی زۆری نییە کێشەی ژیانی تێدا بووە حوسیەکان لە ڕاستیە ئەترازاتەکەتیان لەوە دەست پێکرداوە یارانەیان نکردەوەی باشتنی باری گوزەرانیان نکرد بە تایبەتی لە سەردەمێکە بەڵام ئێران هەمیشە وەک وڵاتێک کە حکوومەتێکی تیۆکرات و ئیدئۆلۆژیکی هەیە لە بەرنامە ئەسڵ پرۆژەکەی ئەوەیە هەناردەکردنی شۆڕشەکەی خۆیەتی بەو میتۆد و تێگەشتنەی کە خۆیان هەیەە ئەمە شیعارێکی ئیستراتیژیکی ڕژێم بۆ هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا لەبەرەوە لە هەرکی و هەر جۆر ناڕزایەتێکە بێ بە تایبەتی بە تاکیدەوە دەڵێت بە تایبەتی ئەگەر ئەو ناڕازیە لەلایەن کەمایەتیەکانی شیعە بێت جا هەر کام لە فرقەکانی شیعە بێ زەیدی بێ عەلەوی بێ دوانزە ئیمامی بێ هەرچی کە خۆیان پێیان بێژ بێ ئەمان خۆیانی پێدەگەێنن و هەوڵ دەدەن گەورەتر و بەرفراوانیکەنەوە لێرەشەوە بەڕاستی لە یەمەن ئاواشتەکە ڕوویداوە و ئەمان هاتوون ئەم کارەیان کردو دیارە لە یەمەنیشە هەندێک فاکتەر هەیە دەبێ بەرچای بگرین حوسیەکان لە یەمەندا نزیک بە 30% یا تۆزێک زۆرتر لە 30% خەڵکی یەمەنن و دەسەڵاتداریەکی 1000 ساڵەیان هەبووە کاتی خۆی لە یەمەندا ئەوە نیە ئەمانە لە ئاسمانەوە داباری بوون و هیچی لێکیان نەبوو بێ هەتا دەورانی عوسمانیەکان تا 1960ەکان ئەمانە لە وڵاتەدا حاکم بوون لە 1960ەکانەوە گۆڕاون ساختی قدرەت بە پێکهاتەی دەسڵات لەوێ وای کردو ئەمانە بچنە پراوێزە و لە پراوێزیش خراپتر هەندێک زوڵمیان لێ بچێ ئێران ئەم دەرفەتانی قۆسوێتەوە مەسەن لە سووریا تەقوێتی بەشار دەکات لە یەمەن یارمەتی ئەمانە دەدا لە عێراق بەغداد بۆ بە حەیات خەڵوەتی لە لوبنان جوندوڵڵای هەیە ئەم حرەکەتی حوسیەکانیش لە ئەسڵە ئەنساروڵڵایە حرەکەتی چێ بەناوی حرەکەتی ئەنساروڵڵا کە بەڵێ بێگومان ئێران لە هەر شوێن هێزانە هەبن دەخاڵەتی تێدەکاوە هەوڵ دەدا سەیتەری خۆی بەسەری دابسەپێنێ ئەم هاوپەیمانەیەکە لە وڵاتانی عەرەبی ساز بوو دژ بە حوسیەکان و دژ بە عەلی عەبدوڵڵا ساڵح
تا چه ڕادەیەک ئەتوانین بڵێن کە بە جۆرێک وەڵامێکە بۆ ئێران و بۆ قەزیەی ئەنەرژی هەستەیی. من پێم وایە لە ڕاستیە پێکهاتنی هاوپەیمانێکی بەرفراوان لە نێوانی وڵاتانی عەرەبی و موسڵمان، عەرەبی و موسڵمان نەک تەنها موسڵمان لەبیرمان بێ ئەو هاوپەیمانە سەر ڕاوەی کە هەم بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی تیا بە سەرکردایەتی عەرەبستان و میسر، تورکیای تێدایە، پاکستانی تێدایە، ئەفغانستانی تێدایە. ئەمە هاوپەیمانیەک نییە لە ڕاستیدا دژی حوسیەکان، ئەومان لە بەرچاو بێ. ئەمە هاوپەیمانیە کە دژی دەستدرێژیە بەردەوامە سی و چەند ساڵەکانی ڕژێمی ئێران لە وڵاتانی منتەقاوە لە وڵاتانی موسڵمان و لە ئەو شوێنانی کە ئێستا بوون بە ناوەندی قەیران. ئەمە سەرەتای خۆکۆکردنەوە و خۆتیارکردن و بەرەنگاربوونەوەیکی جددیە لەلایەن وڵاتانی موسڵمانەوە و وڵاتانی عەرەبیەوە بۆ دەستدرێژی و دەخاڵەتەکانی ئێران. یەک نوکتەش کە کاملەن مەشهوداوەیە کە ئێران بۆچی پرۆسی دانووسانی ناوکی دەباتە پێشەوە. من پێم وایە ئێران ئامادەیە هەموو پرۆژەی ناوکی خۆی دەربەست تەسلیم بە ڕۆژئاوا بکات، ئەسڵان باسیشی نەکات. ئەوە میدیایەوە ئەعلام ئەسڵان کۆتایی بەوانە بێنێ، بە شەرتی ئەوان گەماروی ئابووری لەسەر لابن، بە شەرتی بتوانێت اقتصادی تەقویت کە بۆی بتوانێت بەم ئاشوبانە لە منتەقەکە بگا، بۆی بتوانێت لە یەمەن پارە خەرجکە، لە سووریا خەرجیکە، لە عێراق خەرجیکە، لە لوبنان خەرجیکە، کێشە لە کوردستانی باشوور دروستکە و نفوذ بکات. لەبەرەوەیە کە بەڵێ پەیوەندی ڕاستە و خۆی هەیە خەڵکی ناوچەکە و وڵاتانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی بە ئێرانیان وت ئەگەر دانووسانیش لەگەڵ غەرب بکەیت و لەسەر پەروەردەی هەستەیشت بە ئاکام بگەی، هەر تەعاملی ئێمە ئیتر لەژێر چەتری ئیستراتیژی کولی سیاسەتی غەرب لەگەڵ تۆ نییە، سیاسەتی تایبەتی خۆیان هەیە و هیچ لە ئەو وەزعیەتە ناگۆڕێەوە. بە باوەڕی من کە ئێران بێوێت فعالتر بێت لە منتەقەکە، بەڵکو بەرعەکس بەربەستی دەکەن. کاک جەلیل، ئەگەر دوای ئەوەی کە ئەو زەختە هاتووتە سەر ئێران دوای دانوستانەکان لەگەڵ وڵاتانی 5+1 و ئەو زەختەی تر کە ئەگەر بە جۆرێ هەستی پێ بکرێت لەلایەن وڵاتانی عەرەبی و موسڵمانەوە کە ئێوە ئاماژەتان پێکرد، ئێران دەستی کردووە بە جۆرێک دانوستان و بە جۆرێک دیپلۆماسی لەگەڵ وڵاتانی تر. ئەوە بوو کە ئەردوغان هات بۆ ئێران، دوایەوە هەیەتێکی ئێران چوون بۆ پاکستان وانە. شتێکی بەدەست کەوتووە لەم هاتوچۆیانە؟ دووسێ نکتە زۆر مهم من ڕاستەکەی وایە دوای دانوستانەکانی پەروەندەی ناوچیان و دوای ئەوەی کە ئەو شکستە گەورەی کە بەسەریان هات و دوای گەڕانەوەیان هەوڵیان دا کاو یەکێتی لە بینی ئەو پەیمانە سەربازی کە لە بینی وڵاتانی ناوچە وڵاتانی عەرەبی و ئیسلامی پێکهاتەوە بە جۆرێک درزی تێخات. سەردانی بەحرینێکی وەزیری دەرەوەی ئێران سەردانی ئەفغانستانیان کرد، لەگەڵ تورکیا ئەردوغان چوو بۆ ئەوێ قسەیان کرد تا خامنەی خۆی چاوی پێکەوتۆ قسەی لەگەڵ کردەوە. ئێستاش هەوڵەکانیان بەردەوامەوە گوایە لەگەڵ عەربستانی سعودیش پەیوەندیان گرتووە، لە ڕێگای رووسیاوە خەریکن هەندێک هەوڵ دەدەن بۆی لەگەڵ عەربستانی سعودی دانووسانێکی جددی بکەن. بەڵام ئەوەی کە تا ئێستا ڕوون و محرزە ئەوەیە کە ئەم پەیمانە بەرەنجامی خوێندنەوەیەکی ئیستراتیژیکە لە سیاسەتە دەخاڵەتگەرەکانی ئێران لە ناوچەکەدا بەو ئاسانی هەڵناوەشێتەوە یا بەو ئاسانیە ناوەستێ. یەمەن لە بناگوێ عەربستانی سعودیایە، لەسەر دەریایە، بابلمەندەبی لێیە، شارڕێکی ئیقتصادیە، مرکزی دنیای ئیسلامە. دیارە عەربستانی سعودی بۆ خۆی مەسەلەی خۆی هەیە، بەڵام ئێمە ئێستا باسی یەمەن و ئێران دەکەین. و ئەوەی کە لە منتەقەکەدا دەیکا خستنە دەرەوەی تورکیەیە، خستنە دەرەوەی میسرە، تێکدانی ئارایشی منتەقەکە و ئەمنیەتە لە ناوچەکە. لەبەرەوە ئەم خوێندنەوەیکی ئیستراتیژیکە بە قەناعەتی من درزی تێناکەوێت تا ئەوەی ئێران یا دەبێ مل بدا بە پرێنسیبە نێونەتەوەی و ناوچەیەکان و حکوومەتێکی تەندروست، تەعاملێکی تەندروست و ئاقلانە بکات کە مەحاڵ و غەیر ممکنە بە قەناعەتی من، یا ئەوەی کە نوکی دەکەن و باڵی دەچنن. باشە، بە جۆرێک ئێران خەریکە ڕای گشتی نێوخۆی وڵات خەڵکی ئێران بە جۆرێک بکا بە دژ بە عەرەبستان، جۆرێک ڕێپێوانێک ساز بکات لەسەر ئەو قەزیەی بابەتێکی ئەگەر نەڵێنیش بچووک بەڵام بە ئەو شتەی کە ڕوویدا لە فرودگایەک لە عەرەبستان. ئەوڵەن ڕاست نییە ئەوە، ینی هیچ هەواڵدەریەک و ناوەندێکی بێلایەن کە بتوانێت ئەو شتە تێیدکات تێیدی نەکردو. ئەمە بەستم لە بەهرەبردنە لە ئەو دۆخە کە دروستیەکە لە نێوخۆی وڵات. پیشەی سەردەمدارانی حکوومەتی ئێران هەر ئەوە بۆ هەمیشە هەوڵیان داوە کە وەک فارز دەڵێ فەرافەکەنی بکەن، کێشەکانیان بخەنە دەرەوەی وڵات، لە دەروەی وڵات خۆیان کێشەکانیان چارەسەر بکەن، مەسئلە بێنن بۆ خەڵک سەرگەرمیکەن، شیعاری دەم پڕکن و ئیستراتیژیک و گەورەی بۆ بدەن ڕاهە قۆدس ئەسکەر بەلامی گوزەرات ئیسرائیل باید سەفحەی ڕوزگار حاس بشەوێت. زۆر شتیان لەمانەوە لەسەر پەروەندەی هەستەیی سڵح ناکەین. ئێمە دەبینە یەکێک لە وڵاتانی کە لە باشگای ئۆتۆمی دنیادا دەبێت ڕێبێتەوە، جەنگی ئێران و عێراقیان 8 ساڵ درێژە پێدا و مەسئلەی کوردستان، هەموو ئەمانە ئەسان
فۆرمێک لە ئیدارەکردنی وڵات و لە شاردنەوەی کێشەکان و خۆتزیینەوە لە واقعەیە کە ئەو وڵاتە خەریکە وڵاتێکی وەرشکستێ و ئێران دووچاری قیرانێکی گەورە بۆ ئەمەیە ڕاستێکی ئەوەیە ینی دەمەوێت بڵێم یەک ڕاستی ئێران چ دانووسانی ناوکی بە ئەنجام بگات چ نەگات دووچاری قەیرانێکی بەرین بۆ کە سەرتاپای یەکە و خانەکانی بنیادی اقتصادی کۆمەڵایەتی سیاسی و کەلتوری ئێرانی گرتوێتەوە و بە حکوومەت مدیریەت ناکرێ ئەم هەرەسەی کە ئێستا بەڕێوەیە ڕووی لە ئێران کردو بەرەنجامی 30 و چەند ساڵ دەسڵاتداریانە کە ئێستا خۆی نیشانداوە و بەو شێوەیە چارەسەر ناکرێت. وەکو دوایین پرسیار ئەگەر لە خزمەتە ئاراستەکەم کاک جەلێل لە ئەو مۆزوعی کە لە عێراق ڕوویدا لە نێو شیعەکان لە کاتێکە مالکی لەسەری دەسەڵات بوو یەکە لە عولەمای گەورە یەکە لە مەراجعی شیعە دژ بە هەڵوێستی مەراجعی ئێران و دژ بە سیاسەتی ئێران بڕێک بڕیاریدا ئەوە بوو ئەو ئاژاوایان بۆ نایەوە ناوەکەین بە تەواوی لەبیر نییە بەڵام ئێستاش لەسەر بابەتی یەمەن سید حوسین ئەلموسەوی وابزانم ئەگەر ئەویش هەڵانەکەم لە لوبنان یەکە لە مەراجع یەکە لە عولەمای گەورەیانە دەسەڵاتی سیاسی چی هەیە ئەویش دژ بە هەڵوێستی ئێران قسەیەکی کردو نازانم بینوتێنەیانە بەڵام لەوێ ئەڵێ ئەگەر شەڕیش بکەن تەنانەت دژ بە حوسیەکان وەکو جیهاد حساب بکرێ شیعەیەک ئاوها هەڵوێستێک بگرێ ئەمە چۆنە پێگەی ئێران لە نێو شیعەکان چۆن پیشانەدات من هەڵوێستی کەسێک کە تۆ ناویدێنی بەڕاستی ئاگادار نیم بەڵام لە ڕووی فقیەوە لە ڕووی ڕوانگەی مەزهەبی ئەوە هەڵوێستەکەی دروستە لە ڕاستیە خود محەممەدی گیلانی یزدیەکان بە کافر دەزانێت این زەیدیەکان بە کافر دەزانێت ئەمانە ئیمام حوسین و ئیمام حەسەن و عەلییان قوبوڵ و ئەسڵا خودی شیعی دوانزە ئیمامی خودی ئاغای خامنەی ئەمانە بە کافر دەزانێت لە ڕووی مەزهەبی و قەناعەتیان پێیان نییە ئەو تاڵێن ئێمە ئەمانە دەکەین بە جەعفەری لەبەرەوە درۆ ئەکەن ئەگەر پشتیبانی مەزهەبیشیان بکەن فقط ئیخلالیان پێ دروستەکەن وەک داردەستێکی سیاسی بۆ تێکدانی ئارایشی مەمتەقەوە بۆ گوشارخستنە سەر وڵاتانی عەرەبی بە تایبەتی عەرەبستانی سعودی ئەمانە بەکاردێنن لە کۆی خۆیاندا تەنها ئەوەندەش نەبووە دەنگی ناڕزایەتی خەڵکانێکی زۆر بەڕاستی بێتاقەت بوون لە خودی شیعەکان هەر لە عێراقدا سیستانی هەر بێژگاوە وەکو هەڵوێستی سیاسی نەک وەکو مۆزوعێکی دینی هەر ئەوە هەر وەک وەسعی سیاسی خەڵک بێتاقەت بووە سیستانی فتوای داوە لە تکریت مەگەر نەیاندەوت ئەکسی ئایەتوڵا خامنەی و کێوچیان هەڵبژاردەوە دەڵێ حرامە فتوای داوە دەخاڵەت مەکەن لێرە زۆر لە مەلاکانی شیعە لێرە هەواریان لێ هەستاوە لە دەست ئێران زۆر کەسی کە لە دەروەی وڵات هەواری لێ هەستاوە لە دەست ئێران ئەوە نیە لە ناوخۆی وڵات و هەموو عولەمای شیعە دەگیرێ و ئەشکنجە دەدرێ و دەکرێتە زیندان هاواریان لێ هەڵساوە لەسەر شێوەی تەعاملی سیاسی و مدیریەتی سیاسی جمهوری ئیسلامی هەم لە ناوخۆی ئێران هەم لە دەرەوەی ئێران لەبەرەوە شتێکی زۆر سیر نیە ڕەنگە هەوڵ بدەن جێبێک ڕێک بخەن ئاژیتاسیۆنێک بکەن عەلەیهی کەسانێک مثلا مقتەدا سەدر زۆر مۆزوعی لەگەڵ ئەوان متفاوت بووە مختلف بووە و ئەسڵان بە جۆرێک هەندێک جار لە مقابلێکە جددی قرار دەگرن و هەوڵیشاندا ئاژیتاسیۆنێکی واژ بۆ ئەو بکەن بەڵام موفق نەبوون من پێم ئەم هەڵوێستانش دەبێ خەڵکی عاقڵیش هەیە تێدەگا کە بالاخره ئایندەی ئەمڕۆ تا ئایندەیەکی خۆشنێ ئایندێکی باشنێ ئایندێکی بەرەو ناوچوونە و دەبێ خۆی بپارێزێ لەبەرەوە ڕەوتانە پێم وایە زۆرتر دژیان دەنگ بەرز دەبێتەوە دەست خۆش بە لەم بەرنامەی ئامادە بووی کاک جەلیل سپاسم ئەگەر شتێک ماوە لە حەدی ماوەیەکی کەمدا لە خزمەت شتێکی تایبەتی ئەگەر مابێ هەرەوەیە دەتوانم بڵێم حوسیەکان لە یەمەندا بالاخره حەقیان هەیە دەبێت لە دروستکردنی حکوومەتێکا کە هەموو پێکهاتەکانی وڵاتی یەمەنی تێدا بێ و دەستەبەری حقوقی ئەوان کە ببن و دەستەبەری حقوقیان بکرێ و وەکو هاوڵاتی و هاوشاریکی ئەو وڵاتە لە حەقی خۆیان لە هەموو ڕووبەرێکا بەرخوردار بن و ئەمە جەوەز لێ بەوەی کە ئێران یا وڵاتێکی تر دەستی تێ بخات زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست هەتا بەرنامەیەکی تر کە لە سێشەمە پێشکەشتان دەکرێت ماڵاوە